وەکو لێرەدا نووسیمانە عالمێکی کوردی بووە لە دێیەک ناوی دێی نورسە لە شاری بەتلیس لە کوردستانی باکوور لە ساڵی 1876 میلادی لەدایک بووە و لە ئورفە کە هەر شارێکە لە کوردستانی باکوور لە ساڵی 1960دا وەفاتی کردووە. بەناوی خودای گەورە ئێمە وەک ئینستیتوی ژیار دەستەی سۆران هەڵساین بە چالاکێک کە بریتە لە ڕاوەکردنی پەیامەکانی مامۆستای نورسی بەدیع زەمان. بۆچی پەیامەکانی نور؟ چونکە بە پێویستمان زانی تاچی کۆمەڵگە ئێمە تووشی خۆخۆری و لاوازی بووە. ویسمان ئەو قۆناغەتەی پەڕینین لە ڕێی پەیامەکانی نورەوە هیوایەک بە بەرتاکانی کۆمەلگادا بڕێژین. هیوایەکی دیکەیان بە بەردا بکەینەوە، چونکە لە کۆمەلگەی ئێمە ئێستا زیاتر تاکێکی مونتیج بەرهەمهێنەر بوونی نییە، ئەوەندەی تاکێکی مستەهلیک بەرخۆر هەیە. جا پەیامەکانی سەعیدی نورسی ڕەحمەتی خوای لەسەربی ئەو هیوایە بە بەرتاکدا دووبارە ئومێدێک بە تاک دەبەخشنەوە. وای لێ دەکەن مرۆڤ وەکو مەڕ بێدەنگ بێ بەرهەمەکی چاک پێشکەش بە بێچەکانی خۆی بکە، نەک بە پێچەوانەوە باڵندەیەک بی خواردنەکان دەگەرلیکی خۆی تێکەڵ بکات و بیمژی بیزوی ئەو زابیداتە بێچەکانی خۆی، نەک وەک ئەو باڵندەیە ئێمە تاکەکمان ناوێ وەک ئەو باڵندەیە بی شتەکان بجوێت و دەگەلیکی خۆی تێکەڵ بکە بیداتە بێچۆکانی، یان وەک ئەو باڵندەیە هەر ئاگرێک لە هەر شوێنێک بوونی هەبێ هەندێک بڕێک لەو ئاگرە دەبات شوێنێکی دی بۆ بەرژۆندەکانی خۆی ئاگر دەدا. جا تاچی ئێمە تووشی خۆخۆری بووە وەک ئەو باڵندەیەی کە شتەکان دەجویت لیچی خۆی تێکەڵ دەکا بە بێچۆکانی خۆی دەدا. ئێمە نامانەوێ ئەو تاکەمان هەبیت، نامانەوێ ئەو تاکەشمان هەبی کە لە شوێنێک ئاگرێک هەبی ئەو بچی بڕێک لەو ئاگرە ببات و شوێنێکی دیکە پێ ئاگر بدا لە بەرژەوەندەکانی خۆی. هەر بوو ئەو مەبەستە دەستەی ژیار بیری لە دیڕاستەکردن و کردنەوەی سیمینارێکی لەو شێوەیە بۆ ئەو بەڕێزانە سازدا تا تاکێکی بەرهەمهێنەر دروست بکەین، تاکێکی منتیج. بەناوی خوای گەورە و میهرەبان، سپاس بۆ ئەم دەرفەتە، زۆر سپاس بۆ برایانی ئینستیتۆی ژیار بەشی سۆران کە ئەم دەرفەتەیان ڕێخست. طبعاً پەیامەکانی نور لە دانراوی مامۆستای بەدیع زەمان سەعید نورسی کە زانایەکی گەورەی کورد زمان بووە و لە کوردستانی باکوور دەور و کاریگەری زۆری هەبووە بە تایبەتی لە تورکیا و پاشتر لە وڵاتانی دەوروبەر. بۆیە هەتا ئێستا وەک پێویست لەوانەیە خوێنەران، لەوانەیە ڕووناکبیران، ڕۆشنفکران وەکو پێویست نەچوو بینە پێشەوە لە ئەو پەیامانە و سوودی تەواوەتی لێوەرگرین بۆ ئەوەی کە ببێتە مادەیەک بۆ بەکاری بتوانین بەکاری بهێنین بۆ خزمەتی زیاتری داعوە و بانگەوازی ئیسلامی و هەروەها بۆ زیاتر خزمەت بە جانیبی بیر و باوەڕی خۆمان. تۆکە لە ڕاستیە پەیامەکانی نور ئێستا لە جیهانە بەدەیەها کۆنفرانس و کۆنگرەی جیهانی لەسەر ئەبەسرێ و چەندەها مفەکیر و زانای گەورە لە هەموو
پانتایی جیهانە سوودیان لەو پەیامانە بینیوە و سوودیان لە ئەو تڕوحاتانە ئەو شتانەی کە مامۆستا نورسی بەدیع زەمان سعید نورسی بە ڕەحمەت بێ هێناوێتە باس و خواست سوودێکی زۆریان لە بینیەوە بە تایبەتی جانیبی ئیمان و باوەڕ بەحقەدەم بابەتە و ئەم کۆڕێ ئەمڕۆ هەوڵێکە و محاولەیەکە بۆ خودناسی و هەوڵدان بۆ خوداناسی لە ڕێگەی مەدرسەی پەیامەکانی نورەوە ڕسائیلی نور الحەمدولیلا مەدرسە و قوتابخانەی مامۆستا سعید نورسی کوردی یەکێکە لەو مەدرسە سەرکەوتوانێک لە عالەمی ئیسلامیە جێدەستی دیار بووە و بە هەموو جۆرێک خەڵکی پێگەیاندووە لە دینداری و عەتایی هەبوو بۆ هەموو کەس و لەگەڵ ئەوەشا هیچ بایکۆتێک سانسۆرێکی لەگە سەر هیچ کەس و هیچ لایەک و هیچ ئەوەیەک نییە بەڵکو ڕەحمەتەن للعالەمین بە معنای کەلیمە هەوڵی داوە ئەم ئاینی پیرۆزی ئیسلامە ڕەحمەت بێ بۆ هەموو لایەک و بۆ هەموو کەسێک لە هەموو ئاستێکیشان.